بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان بناوي او خداي كانغاي رحمته سوز وزيا الحمد لله رب العالمين سپاس و ستایش هر شایستەی خدایە و بۆ خدایە کە خاوەن و پەروەردگاری هەموو جیهانیان و هەموو بوونەوەرە. الرحمن الرحيم بەخشندە و دلۆڤانە کانگای ڕەحمەت و میهرەبانیە. ڕەحمەتی لە دنیادا هەموو شتێکی گرتوۆتەوە بەڵام لە قیامەتدا تەنها بۆ ئیماندارانە. مالك يوم الدين خاوەن و سەرداری ڕۆژی پاداشت و سزایە پادشای ڕۆژی قیامەتە کە دادپەروەری ڕەها و بێسنووری تێدا بەرپا دەکات. إياك نعبد وإياك نستعين خدایە تەنها هەر تۆ دەپەرستین و هەر لە تۆش داوای یارمەتی و پشتیوانی دەکەین لە کاروباری دین و دنیاماندا بەتایبەت لەو کاروبارانەدا بە تۆ نەبێت بە کەسی دیکە لە بەندەکانت ناکرێت. اهدنا الصراط المستقيم خدایە بەردەوام ڕێنموویمان بفەرموو بۆ ئەم ڕێبازی ڕاست و دروستی ئیسلامە. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين کە بەرنامە و ڕێبازیەوانەیە لە ناز و نیعمەتی خۆت بەهرەورد کردوون نەمان خەیتە سەر ڕێبازیەوانەی خەشم و قینیان لێگیراوە بەهۆی ئەوەوە دەیزان و لایان داوە هەروەها نەمان خەیتە سەر ڕێبازیەوانش کە سەرگەردان و گومڕان بەهۆی لاساری و یاخی بوون و نەزانینیانەوە. ئامین. وإنشاءالله خودش و هر دو کار راضی بود. سلامت بی. إنشاءالله خودی خیرا بنویس. سپاس. که چه بحثا وان شوید پیروز و قدر کریه و پیروزی وان شوا که هر خیره که چند خیره إنشاءالله صبوا بتنویسین و زیادتر و زیادتر. آمین إنشاءالله. جارێکی دیکە بەخێر بێەوە کاک فەرمانجان یاخوا بەخێر بێ ئەو شەو کەناڵە جوانە دووبارە وەرە بە ماڵی خۆمان زانین ماڵی خۆتانە ماڵی خۆتان ئەمە شەروە ئەو شەو ئاوەدانە نعمة خودیش هر رخی کی و نعمة خودی طیبتیش بهم من اسم بجیلی می وقتی و هر دو قرآن خواندی تشی تفسیر بدنگ خوی طیبت کری ما بخو وینجی کرد دەست خۆش بێ جگە لە مامۆستا فەرمان دەنگ خۆش و دەنگ زوڵاڵ لە هەمان کاتدا مامۆستا سەید جەلال ئەویش دەنگ خۆش و دەنگ زوڵاڵ هەردووچیان لێرن جا شتی خۆش دەبێت ئەم شەو ئەو دەنگە ئەو لە وەردەگرێتەوە بە مەقامات بەو دەنگە خۆشانەی خۆیان برو ما شوا اولیش شوید لیلة القدر ما وعد دو ابده شوید دومایی که کوچال دف خدای پیغمبر صلی الله علیه و سلم قرآن پیروز دو طیبتی هاتینه دیو صبرنامه میت برنده جی میوان طیبت یعنی هر شف هبینه طیبتی جوان ده شوا وجا سلام علیکم و رحمت الله و برکاته پاشی و 25 کردستان 24 دیست هم هاتینه خدمت ها ایشالا افشوا بشین هر رنگی که هبت هر آخفتنه که هبت هر دنگی که هبت هر آموزگاری که مامۆستای آینی کودی افشوا جید گلمه داود بشین خدمت ها بکین و ام همی بشین فایده قازانجش اکودوار گرین چه آیت قرآن پیروز فرمودید پیغمبر صلی الله علیه و سلم و ان شاء الله خدا قبول کنه ان شاء الله این بابت و برگەی چۆنی باشی ئەحواڵت وقتی تو تفسیرت خیلی از چمن دنیا اکادی بجاب طیبتی جی بجا از چوی ما سری دیگه ئەمە هەر نامینین لێرە نامینین کە بە خۆمانە ناوەزاکەینە الله خدا هەمیە بخیر سلامت بیاخوا دەست بە بڕگە و بابەتەکانی ئەم شەومان بکەین مامۆستای ئاینیشمان لەگەڵ دەبێت لەسەر پرسی تایبەت گفتوگۆ دەکەین بس این همی ئاگەهدار من حتی مامۆستای ئاینی تێ چونکی بابەتی ئەف شەوە دەفن خۆ گەلێکی گرنگە و ئەو بابەتی دیژی شەوە دیژی من بەحەسکردین هەمی گرنگ بینە بەس تایبەتیژی ئەف شەوە چونکی ئەم محتاجی في بابەتینە دەفتەش وسە ئەو بابەتە هەر گرنگترین شتە بەڕاستی سەبینەران دەیانوێ بزان و بابەتە چییە دەبێژی ئەوان بڵێن بهێلە بزانین بە یەکسانیەکی چی بکەین ناوبەینە مامۆستا فەرمانی و مامۆستا سەید جەلالی چونکی
في دنگ تایبت قرآن پیروز خوند ما ولی جاری مامستا سرود که تایبت بجد لەگەڵ مامۆستا جماعت جدا بچکی بەرنامەمان ئەوە ئەینەن قورئان تەفسیرێکی دەخوێنینەوە ئەویش جو چاوەڕێ وێژی ئەوە شێوازێکی دیکە بە ئەوش بە شێوازێکی دیکە همه جا افشاره اشتغال گلک هر دو مامۆستا جده بحثا گرینگی و مقامات و چوانی و خواندن قرآن پیروز که وی شوازه تایبت کو خدای تعالی فرمان پیکری و پیغمبر صلی الله علیه و سلم که چوا صحابی آسا گرینگی پیدا افشاره اوج دیده بحث کنه چونکه هر چند خوشتر و جانتر قرآن پیروز بیت خواندن زیادتر کارگری و سردلاهی بێگومان بچه جماعت جماعتی مامۆستا هینجی بخیر هاته بەخێر بێەوە کاک سەید جەمیل يا الله من صوتي نية مامۆستا تۆ هەر لە نیگماکەکە دەنگت دێت يا الله بەخێر بێ مامۆستا ئەحواڵت يا اخوة صحة بلا زور بريزن یاخوا باش بێ الله يقول عبادتهم ولا قبولك ان شاء الله سەلامەت بێ یاخوا شيء قدر بالنسبة ولا يبكى ان شاء ئامین الله انشاءالله ماشاءالله جرى اول وقت مامۆستاهاتی جلایک سپی تایبت افریقا بجد جلایک ستایلی تایبت گۆڕیە ماشاءالله بەخێر بێ یاخوا مامۆستا لا به خدای لێ تشتێکی تایبەت پێشکەش کرد بذلو دنجيني ئەو دی هەی انشاءالله الوێری مامۆستا عەبدوڵای هەی دەک بۆنە تمام هەیە تۆ هەیە تۆ ليلة القدر وارد بك
رحمد كروان زرقونه كارين شادمان كروان زرقونه بارين شادمان كروان دەست خۆش بێ یاخوا مادەنەبن یاخوا دەست پێکێکی جوان و خۆش بەردەوام دەبین ئینشاڵە بەو گڕوتین و جۆش و خڕۆشەوە طبعا افشاش همه راخی کی وقت هایید ماشاءالله افشا مل دست پی که ما هندی سرزامی وجاش بیرامت شو باران اکا رحمتی ماشاءالله بود یعنی دمک کرد ولو شندک لانا و رنگ هند باشیاوی نبود مثلا بو آوا بن عردی و کانیا مثلا الحمدلله باران اکا گلک آزیده ها انشالله رحمت انشالله لا شویدی وقتی باران اکا هیرت هات ما دعا کردن افشا زیاده تر انشالله بس انشالله زرا روزیانه تو کار حتی نو کنه بینبتنی ها هندک سواره آنس جا داد بچه إن شاء الله بآفات دبي إن شاء الله اللهم آمين وما ترسي وشك صاليش إن شاء الله لسرمان لا دسيت اللهم بو هواين إن شاء الله بتينا سر بابتي خومان سبارت با دلتوندي أو يشتي كباو لنا وخومان زور زاد دلنا توشي كآبة دبين توشي دلتوندي شوا دبين يعني أمانة تون قصيلة سركراوة تون بآيات قرآني تون بقرآن دتوانين خومان تيبرنين لو كآبة ولو دلتوندي هيا خەمۆشی و خەمۆ خەفەت و هەموو ئەوانەی کە پەیوەستن بە مەسەلەی کە ئابە و با دڵتوندی ئەو بابەتانی کە تێدا باس دەکرێن بێگومان کۆمەڵێک پرسیار هەیە گفتوگۆیەکی گەرم دەبێت سەبارەتەوە هەرچەندە کاتەکە کەمە بەڵام هەوڵ دەدەین یعنی زۆرترین پرسیار بکەین و گوێشین ئەساڕێدا بگوێشین باشترین هەرچی هەیە و مامۆستاش ینی بێگومانم لەوەی کە بە تێر و تەسەری ئەو بابەتەمان بۆ ئاشی دەکاتەوە ئەویش زۆر بەڕێز مامۆستای ئازیز مامۆستا مزەفەر زراری بەخێراتنی دەکەین عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه باشی مدير قبيل كيس بيروز بت رمضان جي بيروز بت منزيكي جاج نجي بينا مودي بيجين جاج نجي بيروز أخباركم ديوان بس جاج نزار ما يبكين بيروز يبكين بريزنا مصاص فاصلنا كت دستان فوز بي خدي قبيل كت يا ربي إن شاء الله إن شاء الله بخير بيا أخوان سلامة اليوم مستبرز أحوال الصحة تكون واري قوري اللي تنرازي سلامة بيدا جنابشت أو رمضاني تيا بري كوت تيا برانت سباز بخواي قورة الحمد لله خواي قورة اللي ما قبول كزور خوش بو الحمد لله الحمد لله ما باباتي ما هني هو صار زرامبي وكي منو هفكار اخو هندرين جي بحث كري كو خم وخفت وكآبة يعني او اساس كم هم تبيجي دايك وهمين خوشيا شكا كمرو في خم وخفت سر هر تشتي خور رنگ مرو توشي نخوشيا دلي بد مشكي جلطان خود هميا ان شاء الله بارز بس قال نخوشي شوي تشيل بن يعني هندي خم وخفت خلق خود طيبه تجي سروي دميدا جیان یا صانهی هاتید گلک بواردا در بازبینای بسیار زحمت چنکی گلک خم و خفت امروفت خود بله راستت اسلام اجدالات هاتی بحث کردن کامروف هر چند یه دیری خم و خفت بود جان امروفی تندرستره یا جی مروف پیتویال سرگلتش تا خماب خود خفت آب خود دا خیر بو مروفی بیتن بیسیم بله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد
وعلى آله وصحبه أجمعين. دەست خۆشی لە جەنابتان دەکەم بە خێراتنی ئەو دەنگ خۆشانە دەکەم ئەو برا بە ڕێزانە خوای گەورە مۆفەقیاکە ومێدەوارم ئینشاءالله ئەو مەجلیس و ئەو دانیشتە خوای تەعالە بمان بە لەیلەتول القەدر حیساب بکە خوای رب العالمین ئەو بارانە بە ڕەحمەت بژێڕی بۆمان ئینشاءالله و ببێتە مای خەمڕەواندنەوەی خەمەکان لە دڵەکانمان ئینشاءالله. دیارە ژیان تەبیعاتی وایە سروشتی ژیان وایە خۆشی و ناخۆشی تێدایە خەم و خۆشی تێدایە خوای پەروەردگار ژیانی دنیای وا دروست کردووە و خۆشی و ناخۆشیەکانیش لە شوێنێکەوە سەر هەڵدەدەن کە پێی دەگوترێت دڵی ئینسان دڵی مرۆڤەکان کەواتە دڵ مەرکەزە ئەو شوێنەیە منبع و مەزدەری ئەو شوێنەیە کە خۆشی ناخۆشی لێ دێتە دەرەوە. تەماشای قورئانی پیرۆزکەین خوای پەروەردگار لە 150 جێگا باسی دڵی کردووە بۆیە ئاەتە پیرۆزەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر گرنگیان بە دڵی ئینسانی داوەت کاتێک ئینسان دڵی ساغ بوو دڵی سەلامەت بوو دڵی سەلیم بوو دنیا و قیامەت ئەو ئینسانە بەختەوەر دەبێت. بۆ نمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ ألا إن في الجسد مضغة إذا صلح صلح الجسد كله وإذا فسد الجسد كله ألا وهي القلب. دەفەرمێ لەناو لاشەی ئینساندا پارچە گۆشتێکەیە پێی دەڵێن دڵ دەفەرمێگە ئەو پارچە گۆشتە باش بوو خۆشی تێدا دروست بوو هەموو جەستت باش دەبی و ئارام و مرتاح دەبی وەگەر ئەو پارچە گۆشتە بە فەساد چوو خوا نەخواستە خەم و خەفەت و کەئابە و ڕەشبینی و دڵتەنجی و قەلەقی ڕووی تێکرد یاخود بڵێن بە شێوازێک تر دڵێک بوو معلق نەبوو بە خوای پەروەردگارەوە دەفەرمێ هەموو جەستت بەرەو خراپە دەڕوە. نمونەشی وازحتر بینەوە ئیبن قەییمی جەوزی لە کتابی ئەلفەوایددا دەفەرمێ القەلب قەلبان دەفەرمێ دڵ دوو جۆرە دڵمان هەیە دڵێکمان هەیە معلق بالعرش دڵێک ڕەبتی هەیە لەگەر خوای خۆی لایەنە ئیمانیەکەی بازەکەی نێمان دڵێک منەوەرە چۆن گلۆپێک کە ئەو کارەبای و تەزووی کارەبای لە ناو پێ دەکەی منەوەرە و ڕووناچی و تیشک و وزە دەبەخشی دڵێک ئەگە ئیمانی لە ناودا بوو قورئان ئاماژەی پێکردی خوای پەروەردگار دەفەرمێ ئەو دڵە منەوەرە و مرتاحە و ئاسوودەیە چکە خوای پەروەردگار بە گەورەی خۆی دەفەرمێ الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب. ئەو دڵە خوای گەورە وا دروستی کردیە بە یادی خوا و بە تێکەربوون لەگەر خۆشەویستی خوا و طاعەت و عیبادەتی خوای پەروەردگار ئارامی سەکینەتی بەسەردادێ یعنی دڵ ئارام دەبێتەوە کاتێک زیاتر ڕوو لە خوای پەروەردگار دەکات. دەفەرمێ جۆری دووەم دڵمان هەیە معلق بالشەیطان یعنی ئەو دڵە ڕەبتە لەگەڵ شەیطان بەواتای ئەوە فەرمانەکان لە شەیطان وەردەگرێت یعنی دڵێکە خوای گەورە باسی کردی دەفەرمێ من شەڕ الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس. شەیطان وەسوەسەی دروست دەکە خەمی لە ناو دروست دەکە خەفەتی لە ناو دروست دەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر ئینسانێک لە خوای گەورە بێ ئاگابێ شەیطانی مەلعون مسەلەتی سەر دڵی دەبی یعنی دەست بەسەر دڵیدا دەگری چۆن یعنی نمونەیەکی واقعیمان بۆ دەین تۆ ڕەسوول الله عليه الصلاة والسلام دەفەرمێت چۆن چیسەڵێک ئەوەی کە لە ناو ئاوە چیسەڵ تەبیعاتی وایە کە دەستە ناو ئاو سەری لە قەلبی دەینێتە دەرەوە کە دێتە دەرەوە دەیباتە ژوورەوە پێچەوانەیە. پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام کاتێ مرۆڤ بێ ئاگایە و دڵەکەی ڕەبت نییە بەلایەنی خوای پەروەردگارە شەیطان سەر دەباتە ناو دڵەکەی و خەیاڵات و مشکیلە و وەسواسی بۆ دروست دەکات بەڵام کاتێک ڕووی لە خوای پەروەردگار کرد ئیدی ئەو شەیطانە لێ دوور دەکەوتەوە. فەرمودەکەی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام ئاماژە بۆ دەکا خۆشببوونی ژیانمان دەستپێکردن بە ژیانێکی بەختەوەر دوورکەتنەوە لە خەم و خەفەت بۆ چاکردنی ژیانی دنیا و قیامەتمان ڕەبتی بەدڵەوە هەیە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ژیانی پێغەمبەرمان و پێغەمبەران عەلەیهیم السەڵات وسەلام هەمووی بۆ ئەو بۆ دڵی خەڵک خۆش بکە پەیامی ئیسلام بۆ ئەوەیە هەمووی خیتابەکانی قورئان ڕوو لە دڵی ئینسان دەکا خوای پەروەردگار لە چەندین ئاەت گلەیی دەکا ئەی مرۆڤ تۆ دڵت نییە ئەی مرۆڤ تۆ دڵت قوفلی لێدراوە ئەم عەلا قولوب ئەقفالوها خوای پەروەردگار گلەیی دەکا ئەو دڵت دەبێ بکەیتەوە بۆ کاری خێر چونکی دڵ ئەگەر بڕیارتدا ئەو ژیان دەست پێ دەکە بەخۆشی. نمونە دکتۆر بەڕێزەکان دەڵێن دکتۆرە بەڕێزەکان سەرچاوەی هەموو نەخۆشیەکان کە دروست دەبێت زۆربەی زۆری خەم و خەفەتە خەم و خەفەتش لە چێوە دەست پێ دەکە لە دڵمانە زۆر جاری وایە ئینسان ئاوا دەیبینی زۆر مرتاح و ئاسوودەیە بەڵام لە ناخیدا وا دەکوڵێ جا ئەم دینە جوانەی پەروەردگار کە ناردیدی بەڕاستی چارەسەری ظاهیری و باتینیمان لە بۆ دەکاتن وەک نمونەیەک بینینەوە ئێستا خەڵکی ئێمە لە معاناتێکی زۆر معنەویدا دەژی. فڕانسواز ساجان ئەدیبێکی فەڕەنسی ئەو کابرای دەڵێ دوو جار چوومە ناو نیویۆرک پایتەختی ئەمریکا
سەردانم کرد تەمەشام کرد لە باڵەخانە و لە عیمارە و لە زەخرەفە و ڕازانەوە زۆر پێشکەوتووە بەڵام تەمەشای ڕوحی ئینسانەکانم دەکرد ئاسوودەنیە خەڵکی ئێمە ئەوڕۆ لە مادیات پێشکەوتووە لە مەسائلی جادە لە مەسائلی سیارە لە مەسائلی تەکنەلۆژیا لە باو باپیرانمان ئەوە نەبوو بەڵام پرسیار لە خۆمان بکەین بۆ باو باپیرانمان لە ژێر خێمەیەک بوون خیوەتێکدا بوون لە دەشت و سەحرایەکدا بوون لە بەرمەڕ و ماڵاتێکدا بوون لە جێگایەک بوون نە کارەبا هەبوو نە سبلیت و نە پاکە و نە موبەریدە هەبوو زادە و ڕێگا و بانەکانی شاقیر نەبوو بەڵام زۆر خەم و خەفەتیان کەمتر بوو کەواتەوە دەکەینە پرسیارێک هۆکارەکەی چییە هۆکارەکەی چییە؟ خەفەت زیاترە خەڵک نامرتاح و نائاسوودەیە طبعاً ئەوەش کۆمەڵێک هۆکاری هەیە کۆمەڵێک هۆکاری یەک لەوانە خەڵک یعنی ئەمڕۆ بە تایبەت ئەو نمونەی ئەو ئەدیبە فەڕەنسەی هینامەوە لایانی مادی تێر کردووە بۆ نمونە لایانی جەستەیمان بەشەر لە دوو بەش پێکاتیان بەشەشی جەستەیە بەشی دومیان ڕوحە ڕوح بەشی خۆی دەوێت جەستەش بەشی خۆی دەوێت بۆ نە بەشی جەستەی من و تۆ چییە جلوبەرگەشی جوانی لەبەرکەین ونیا وهروە ڕۆژانە دەبی خواردن و خواردنەوەی بدەیت لەبەرەوەگە نەیدەی جەستەکە لە دەست دەدەی و دەبی بیپارێزی لە سەرما و گەرما گەنا تووشی نەخۆشی دەبی لایانی ڕۆحیش بە هەمان شت پێویستە باشترین دەرمانی ڕۆحی چییە دینی خوای پەروەردگارە کە خوای گەورە دەفەرمێسێ خوای گەورە دەفەرمێ إن الذين آمنوا وعملوا الصالحات خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانە ئیمانیان هەیە ئیمان کاریگەریەکی سەرەکی هەیە بەبێ مطلقاً بەبێ ئینکاری لەسەر ئینسان و لەسەر دەرونی ئینسانی کە کاتێک ئینسان هەست بەوەی دەکە خالیقێکەیە و دەست لە خراپە دەژێرتەوە لە تاوان دەگەڕێتەوە نەفسیەن ئەو ئینسانە هەست بە ئارامی دەکاتن هەست بە وەکو بڵێ توێشێکی ڕوحی دەکاتن جا بۆیە عولەما دەفەرمون ئەگە ئینسان لایانی مادیەکەی جەسەدی تێر کرد ڕێک و پێشی کرد وەلایەنە ڕوحیەکەشی کە خوای گەورە دەفەرمێ إن الذين آمنوا وعملوا الصالحات لە دوای ئایەتەکە دەفەرمێ فلنحيينهم حياة طيبة خوا دەفەرمێ ژیانێکی جوانیان دەدەینێ ژیانێکی خۆشیان دەدەینێ حیاتی طیب ئەوێ ئەو کەسە مرتاحە و ئاسوودەیە بەڵێ بەس مامۆستانوکە یعنی هێندە تش نەبدەستی مرۆڤینە مەسەرەن دایکێک دەبێژێت ئێ ئەس چ بکەم کە چۆن من ئاخفنەوە ناکرد ئەس دەی خەماڵێ خوب لێوێ دێشت بابک دەبێژێت کوڕێمە ئاخفناوە ناکرد چزانم نەوێژە خۆناکەتیان ژێ شول ناکرد ئەس پێ تێش هەندێک معاناتی دنیایی هەیە یعنی ئەزیێتت دەدا سەر شولی ئەم ئەیجز بین بێنامە تەنگ بێت شوڵی مە بەرێڤەنەوە ئەم ئەیجز بین ئەم خەمات خوین چ تشتێکی دۆ مەحق هەیە ئەم ئەیجز بین چ تشتێکی دۆ مەحق نینە ئەم ئەیجز بین کول سەرمە گونە هەبێت یعنی ئەس بچێکتر بەحەسکم یعنی بابەت بەرفراتر لێبێت بەڵێ کەنگی خەمل سەرمە گونە هە کەنگی ژیر سەرمە خێرە جوانە هەندە خەمەیە ئینسان دەیخوا خێری پێدەگاتێ یعنی خوای تەعالا ئەجر دەداتەوە بۆ نمونە خەمی خەڵکی هەژارە لەبەر بی کە لە بەسیەتی ڕزگاریان بکەیت بۆ نمونە خەمی ئەو دینت لەبەر بی کە ئەو دینی خوای پەروەردگار بەرەو پێشبێ بۆ نمونە خەمت لەبەر بی مەسەلەن چاکە لەگەر کەسێکی موسڵمان و کەسێکی دراوسەیەکەت و جیرانەکەت و فلان و فیسار بکەیت هەندێک خەم هەیە ئەو خەمانە خوای تەعالا ئەجر لەسەر دەداتەوە یعنی تۆ کە خەمی کارێکی چاکت هەیە لەبەر ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی هەر ئینسانێک کە خەمی هەبوو فمن هم بحەسەنەة هەم ئەوەیە دەیوێ بکە خەمەکەی لەبەردایە لە ناو دڵیدایە دەیوێ بیکاتن دەفەرمێ مادەم خەمەکی هەیە و بەتەمای کارێکی باشە خوای تەعالا چاکەی لە بۆ دەنووسیتن بەڵام لە خراپەی وەنیە کابرا ئەگەر نیەتی وابی خەمی هەبی کە خراپەیەک بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر نەی کە خوای تەعالا لە بۆی نانووسی بەڵام ئەگەر کردیشی یە خراپەی لە بۆ دەنووسی مەسەلەی پرسیارەکەی جەنابەت خەم ئێمە دەتوانین پۆڵێنی بکەین دابەشی بکەین هەندێک خەمی ئاساییە ئینسان خەمی ڕۆژانەیەتی مەسەلەن نانی بخۆ ئاوی بخۆ و خەمی کار و کەسابەتەکەتە ئەوە ئاساییە خەمت هێندێک تەبیعیە لە خوای تەعالا وەکو لە پێداویستی ژیانی ئینسانی داینەیە زۆر زار وەکو ڕەحمێکە وەکو ڕەحمێکە ئینسان ناکرێت بەبێ خەمی بژی بەڵام ئەو خەمەی کە من دەڵێم کە لە ناو کۆمەلگای ئێمە ڕووی لە گەنجەکانمان کردیە ئەو ڕەشبینیە من بە گەنجەکانەوە دەبینم گەنجی و ئەمان هەیە نێرگەلەشی دانایە شەو ڕۆژ بە دیاری وەیە خۆر ئەوە زانی ئەو نێرگەلە خەمی دەڕەوێنتەوە یعنی سەر ئەو جادانەمان بەڵگەی لەسەر ئەوەی کە بێزاری گەنجەکانمان و خەم و قەفەتی گەنجەکانمان گەنجی وا هەیە لە ئێوارێ تا بەیانی خەریکی بێهۆشی و ماڵوێرانیە بەدەیان و بە سەدان گەنجی واتە لای من کاکە کێشە چیە وەڵا خەمم هەیە جا لەوەش ئێشتا تۆزێشتر بڕۆ ئەولاتر تا تۆی لەسەر ملیدایە و لەسەر شانیدایە و هەموو خەم و خەفەتە هەمووی ئاخە هەمووی ئۆفە هەمووی تیرە هەمووی ئاخ دنیا ئاخ دنیا
كاك والله أو دنيا خويت على بوي دانا ناتوها مخفتي بصر بي راس الدنيا دار الغمة بلام تمشي جاني بيغمبر مامكي عليه الصلاة والسلام پێغەمبەری خوا بەیانی و ئێواران پەنای دەگرت بەخوای تەعالا لە هەشت دەردی کوشندا دەیفەرمی اللهم إني أعوذ بك من الهم والحزن وأعوذ بك من العجز والكسل وأعوذ بك من الجبن والبخل وأعوذ بك من غلبة الدين وقهر الرجال بزانا أو هەشت دەردا ئەوڕۆ لەناو کۆمەڵگای ئێمە هەیە یەکەمینیان پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرمی خوایە گیان پەنا دەگرم بە تۆ لە سێ اللهم إني أعوذ بك من الهم هم چییە بەخۆی سێ و شەهاتیە لە فەرمودەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کە هەر سێشیان ڕەبتە بە ژیانی ئینسانی هەم و غەم و حوزن جیاوازیان چییە لە ڕووی ماناوە حوزن بەوە دەگوترێ کارێک ڕووی داوە لە ڕابردوو تۆ ئێستا غەمی لێ دەخۆی خەڵکی ئێمە زۆر کەسەی لە ڕابردوودا دەژی کاکە ڕابردوو وەکو شێخ سەعیدی نەورەسی دەیفەرمی بۆ قەدەر يعني شتك رابردو وقدر روي نما بلام داهاتو دبي دسمان تيدا هبي ودروستي بكين ونيا لكردواري خوش ما داري لقد سوام ماتسو لقد سوام ماتسو تازا روي خميليم خوي لنا خوي والروي حزن اوي بوي خوي تعالى رولا بيغمبر دك عليه الصلاه والسلام پروردي بيغمبر دك لجانسون ده فرمي ولقد نعلم انك يضيق صدرك بما يقولون فصبح بحمد ربك وكن من الساجدين يا محمد يما دزاين تو دل قراني دل ناخوش لبروي پێغەمبەر عليه الصلاة والسلام وەکو ماستی بە ئازار و ناخۆشی ئەوە کردووە دەزانین دڵت ناخۆشە بە قسەی ئەو خەڵکەکەوە دەڵێن ساحیری و حاشا لە مەقامی پێغەمبەر عليه الصلاة والسلام ڕاز ناکەی و ئەو شتانەی کە پاڵ دەدەنە لای بەڵام خوای گەورە دەفەرمێ سەبرت هەبێ تەسبیحاتی مەبکە و سوزدە و کوڕنوش بۆ ئێمە بە و هەروەها غەممان هەیە غەم چیە ئێستایە ئینسان لە ناو ڕووداوێکدایە غەمی لێ دەخوا و هەروەها هەممان هەیە هەم داهاتووە هێشتا کابران نەگەیشتە بەیانی لە ئێستا ڕاغەم و خەفەتی لەبەردایە ڕاستە ئینسان دەبی ئامان زیارکە لە ژیانیا بەڵام ناکرێ ئینسان دایمەن تەوەقعاتی مەکروهات و کاری خراپ بکەیت دایمەن لە خەفەت دابژی یعنی کەسی وایە ئێستا قوتابیە دەڵێ باشە من بۆ بخوێنم لە ئێستا ڕەخەمی دەڵێ من هەر دانامەزرێم هەر سبێنێت لە جێگایشی کەس وەرم ناگریتن ئەوە زۆر خراپە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەیانیان ئێواران دەیگو خوایە پەنا دەگرم بە تۆ لە چێ اللهم إني أعوذ بك من الهم لە خەفەتێک کە هێشتا نەهاتووە کارێک ولا كارك رابردوه وبيغمبري خاصة فرمي خويا بنا دقرن بتولسه من العجز عجز يعني دستوصان ناكري مروف ليدا من شي طاغ لها مشتكو تاي هاتيا خلشي اما زور كسي دستي لجيان بردايا زور كسي ديت لا من الله ما مسا والله بريار من خم بكجم لبرسي ولا قود يشير بينك ردن كربرا تو زور لقود يشيرك جورتري تو زور لو شيشو مشاكل وقرفتان جيان جورتري اجد زوليك بكي خوي تعالى او كوني تسليمي تو كرديا تو مروف جينيشي خوي پروردگاري زوليك بك خوي تعالى بركه دخات ناوجانه تو زيك تكانك بدا خود خوي جورا درگال لي دكاتوا بو پیغمبر صلى الله عليه وسلم دي فرمي استعينوا بالله ولا تعجز دي فرمي دائما داوا يارمتي لخواب كان نكن دستوستان بوستن نكي بالله همشتكو تايا نا حتى بزانه پیغمبر صلى الله عليه وسلم دي فرمي فيري جيان ماندكا بو او كساني كوا دستيان لخويان بردا وبي اميدنو والله من هيچم بيناكري وهيچم لو نايم بي شانسم هر زرر دكم پیغمبر صلى الله عليه وسلم دي فرمي اگر شتر نمامي وبندارك تا لناو دست داو دتان شان كدار چاندن ربطيشي باوداني زويه هي ونيا او سوزاي او دارو بارش شي جوانا يعني خمروين لبو انساني دي فرمي اگر پیان گوت قیامت دهات خوتان بمردنو قیامتك خريق مكان دارك تواو كنغ مجالتان هبو وهروها رسول الله دي فرمي لكسل يعني لقلب جراني وتنبلي يعني لقى الرز واحترام له هم لا شيء كوملجاي اما كوملجاي شي زور قلب جرام بوا يعني هسه او مانجا بيدوزات لبات ما طاعت بكين شوروش خركي خريشي خو باردانويا كاك بنو باندازي بي وي سي يعني نسنيشي علميانه بي نسنيك بكوا سودي لبو جسد بي باور كاتسان كاس تليفون لو كديما دلما وستا بياو كم وكركم لن يجي سبين دانون حتى ملاي مغربي دري الله اكبر هو كي او كسلا دز لحمش يكبر دابا بيسوانوا الروجي عالميا سودي هي لبو دلي انساني والروجي يقلواني خفتي انسان كم دكاتو آرامي وآسودي بجستو روحي إنسان دلاتن جاء پیغمبر صلى الله عليه وسلم باسيواني ذكا وأعوذ بك من الجبن والبخل جبن يعني ترس إنسان نترس الأجيان ده ترس اللتيا مردن بدس خوايا تقديراتي أو كونه بدس خوايا خواي تعالى مردني لبوداني واجي إبراهيم كرة دم بلاي كابراك داسو آوا خم خفت بار دانش تبو فرمي وتبوها خفت باري
هی ئیبراهیم مشکی لە مێوە مێگوتی بکە کە گیانبا پێت بڵێم لەو ژیانە مردنت بەدەست خوای گەورەیە ڕزقت بەدەست خوای ڕەب العالەمینە بزانە و هەر شتێک لەو کەونە ڕووی دەدا بە ئیرادەی خوای پەروەردگارە فئیذەن ئەو خەم و خەفەتت لە چییە بۆیە پێغەمبەر ساسەی فەرمی خوایە پەنا دەگرم بە تۆ لە ترسنۆچی خەڵک زۆر کەسێ لە ژیان دەترسێت ترسنۆکە لە ڕەزیلی لە قەرزداری کابرا قەرزدارە باوەڕکە یعنی لە ڕەمەزانێ جاری وایە بێزار مامەسە وەڵا لە پێناو 2 وەرەقە مامەسە وەڵا من بچم ڕیبای بخۆم مامەسە بۆ ڕیبای دەخۆم بەس مامۆستا ئەڤە هەمووی وەکی من دەستپێکیشی گوتی مرۆڤ گەلە جۆرە یعنی خودی وسۆ چێکردی خین و گوشتە ئینسان بەڵێ توش بە تو قەرە سەرەبانات خود گون نەهەیە یانژی نە نای دەکرێت بڵێن خەم حرامە نەخێر خەم حرام نییە بەس خەم نەبێتە سەر و چاوەی ژیانمان ها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی اللهم لا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا ئەگەر وای لێ هەدە واجعل الجنة هي دارنا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی خوایە ژیانی دنیامان هەموو نەکەی غەم یعنی نابی مەبەستی من ئەوەیە مرۆڤ بەس لە خەمدا بخولێتەوە بژیتن ڕاستە خەم جارجارە پێویستە خەم دەبیتن لەگە ژیاندا بەڵام مرۆڤ زۆر لە خەمەکان گەورەترە مرۆڤ دەبێت لە هەر تنگانەیەک دابی خالیقێکی عەزیمی هەیە پەنای لە بۆ بەخوای گەورە ڕزگار دەکات بۆ نمونە ژیان یەک لە پێغەمبەران پێغەمبەر یونس عليه السلام خوای گەورە لە قورئان باز دەکات یونس دەفەرمێ فنادا في الظلمات ظلمات جمعة لەناو سێ تاریکیادا بوو یعنی ئەوە نمونەیەکە لە ئەو کۆمەلگا و لە ئەو خەڵکەی ئێمە کە ئێستا خەڵک یعنی وشوێدە لە قیمەی ڕەشبینیە لە بێزاریە لە خەم و خەفەتە یعنی هەموو شتێکی بەلاوە ڕەشە وە کابراەک عینەکێکی ڕەشی لە چاوی کردی وا دەزانی دنیا هەموو ڕەشە بەڵام عینەکەکەی تۆ ڕەشە چاویلکەکەی تۆ ڕەشە پێغەمبەر یونس عليه السلام لە ناو سژی حوتە تاریکای ناو سژی حوتە و لە ناو تاریکایی بەحرە و لە تاریکایی شەوە لە ناو سێ تاریکیەیە خوای پەروەردگار دەفەرمێ هاواری ئێمەی کرد فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين خوای پەروەردگار ستەمم لە خۆم کرد داوای یارمەتی و هاوکاری لێ دەکەم بزانە لەو کات و ساتەدا خوای پەروەردگار دەفەرمێ فنجيناه من الغم لو خەم و خەفەتەی تێدا بوو ڕزگارمان کرد وكذلك ننجي المؤمنين رب العالمين دەفەرمێ بە هەمان شێوەی ئەو پێغەمبەرە و پێغەمبەرەکانی تر خوای تەعالە ڕزگارت دەکات مەبەستی من چییە لە ژیان دەکەوینە تنگانە حاڵەت هەیە ترسمان لەسەرە حاڵەت هەیە ژیانە لە مەترسیدایە بەڵام ئینسان نابێت لایەنی خوای گەورە لە بیکە وەکو ئیماندار ئیبراهیم عليه السلام کاتێک نەمرود فڕی دەداتە ناو ئاگر یعنی تەسەوەر کە ئاگرێکی گەورە خوای گەورە باسی کردیا ئەوەی کە هاتووە لە ڕیوایەتەکانە دەڵێ بە مەنزەنیق فڕی دەدەنە ناو ئاگری لەو کاتێک کە فڕی دەدەن جبریل عليه السلام گەورەی هەموو مەلایکەتانی ئاسمانی دەڵێ یا ئیبراهیم چت دەوێت لە بۆت بکەم لە ناو ئاگر یعنی کە سیفەتی ئاگر و ئاگر سیفەتێکی هەیە دەسووتێنی ونیە جا لەو کاتە ئیبراهیم چی دەڵێ جبریل هیچ ئیشم بە تو نییە کەسی وا هەیە لە ئەدنا ترسە لە ئەدنا مەترسی ژیانە یعنی شوی دەڵێت تەنازل لەو دار و بەردی دەکات خوایەکەی لە بیر دەکاتن جبریل دەڵێ ئەی چت دەوێت چت بۆ کەم دەڵێ ئەمن داوا لەوەی دەکەم کە لە سەرەوی هەریان دایمە ناو ئاگری ئەو جێ خوای گەورە فەرمی سێ فقلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم خوای گەورە فەرمی ئەی ئاگر سارد بۆ لەسەر ئیبراهیمی علەمای مفەسیرین دەفەرمون ئەگەر خوا نەیفەرمووی باە سارد بووە ئەوەندە سارد دەبوو سەلامەت بە ئەوەندە سارد دەبوو ئاگرەکە دەیبەستا ئیبراهیمی دەبەستا ئیبراهیم لە دوای ئاگرەکە کوژاوە ساق و سەلامەت دەرچوو مامۆستا ینی فرمودەیەکی دیکە هەیە المؤمن القوي خير من المؤمن الضعيف پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت ینی ئەمە دەکەوێتە ئەو چوارچێوەی ئەگەر بێت و خەمێک ناخۆشیێک بۆت هات دەستەوەستان نەبی لە بەرامبەر ئەو خەم و خەفەتە هەوڵێک بدەیت بۆی بتوانی بەرەوە کارێک بیت لەو خەم و خەفەتانە ینی تێپەڕێنی دەکەوێتە ئەو چوارچێوەیە کە ئیمانداری قوی باشترە لە ئیمانداری نمونەیەک بینینەوە نمونەیەکی تەمثیلی و عەمەلی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم پەروەردەی هاوڵەکانی دەکرد لەسەر ئەوەی دائیمەن لە ژیان وەچی باسم کرد دەست دەچۆکیان وەرنێن و دەستەوەستاندا نەنیشن ژیان خوای گەورە هەموو ئاەتەکان دەفەرمێ فەمشوا فی مناکبها بڕۆ بگەڕێ بسوڕێ هەوڵدا ئیش بکە خوای گەورە دەفەرمێ فەسیروا قل سیروا ینی هەمووی دەفەرمێ بڕۆ بگەڕێ تەمەشاکە ببینە جارێکیان پێغەمبەر صلی الله علیه و سلم دەچێتە ناو مزگەوت سەحابیەکی بەڕێز لەوێ کاتی نوێژ نییە ئەبوو ئومامەی باهیلی یەک لەو پیاوە بەڕێزانە بوو دانیشتیا بە خەم و خەفەتەوە دانیشتیا کابرا جارێ خەمی هەیە خۆی پێکی نایە خۆی ڕەش و ڕەنجی ڕەش کردی و دەموساوی لۆ چاوی کردی زۆر ناخۆشە خەم عنی بەڕازی دەردەچی کوشندەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی نە کاتی نوێژێ نە کاتی عیبادەت ئەتوو لێرە چی دەکەی
فەرمی یا ڕەسوڵ الله لەزیمەتنی الهموم والدیون وەڵڵی خەم و خەفەت و قەرزداری وای لێ کردیمە هیچ جێم نەما هاتیمە مزگەوتێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی هەستە لە مزگەوتی دامەنیشە شتێکت فێر دەکەم فەرمی چییە ئەم زکرێ هینامەوە فەرمی بەیانی ئێوارام اللهم إني أعوذ بك من الهم والحزن وأعوذ بك من العجز والكسل تاکۆتایی فەرمی خوای پەروەردگار دەرگار لێ دەکاتەوە بڕۆ کار بکە مەترسێ بێتاقەت مەبە لەی دامەنیشە تەوەکل بەخوای گەورە ببەستە و هەروەها قەرزەکان والێ مەکە قەرزەکەی زۆر لە خۆت گەورەتر دابنێ خوای تەعالە دەرگار لێ دەکاتەوە ئەبوو ئومامە دەفەرمێت لەگەر ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆیشتم جێبەجێم کرد کە سابەتم کرد خوای تەعالە دەرگای لێکردمەوە قەرزەکانم هەموو داوە کابرایشتە ڕۆژێک دێتە لای پێغەمبەری صلی الله علیه و سلم دەڵێ یا ڕەسوڵ الله ئەوەندە قەرزدارم کە قەرزداری یەک لەو هۆکارانەی خەم و خەفەت لە ئینسان دروست دەکات باوەڕ کە چەند کەسەی ئیفلاسی هێنا لەو بازاڕی کورد هەولێری خۆمان ئیفلاسێکی مەسەلەن زەرەرێکی گەورەی کردیا خۆی کوشتیا خوای گەورە بمان پارێز یا ڕەبی یعنی چەند کەسێ دەڵێ مامەسا لە قەرزاریە خەریکە بڕیاد هەجم ئای برادێک هاتەکەنە مۆزعی باژوور مامەسا خەریکە خۆم بکوژم لەبەرەوەی زەرەرێکی مادی کردیا بەڵام ئەو زەرەرانە ئەو قەرزانە ئەو خەم خەفەتانە زۆر ئاسانە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی دەڵێ چ دەفەرمێ ئەگەر بە کابرای دەڵێ ئەگەر قەرزەکانت بەقەت شاقەکانی دنیا بێ ئەم زیکرە زۆر بکە اللهم اكفني بحلالك عن حرامك واغنني بفضلك عمن سوى خوای گەورە هەموو لۆ دەداتەوە لەگەرەوەش کە سابەتی بکە ئینسان چەند مهمە هەوڵ بدە لە ژیانە یعنی جوولە بکە خوا دەرگای دەکاتەوە عەبدوڕەحمانی کوڕی عەوف یەک لەو سەحابە بەڕێزانەی عەشەرەی مبەشەرەی کاتێک کە سەحابە بەڕێزەکان خەرچی مەکەی بوو کە چوونە مەدینە هیجرەتیان کرد زۆر فەقیر بوو یەک لەوانە سەعدی کوڕی ڕەبیع بوو خەرچی شاری مەدینەی بوو گوتی یا ڕەسوڵ الله من دوو خێزانم هەیە ئەگەر ڕێم پێ بدە ژنێکی تەلاق دەدەم ئەو کابرای زۆر فەقیرە عەبدوڕەحمانی کوڕی عەوف هەستاوە فەرمی کاکە ژیانی تو بۆ تێکدەم خێزانی خۆت پیرۆزت بی گوتی ماڵەکەم دەکەمە نیوە لەگەرت گوتی ماڵی تۆم ناوێ یادی چ بکەم گوتی پێم بڵێن ڕێی بازاڕی لە شەیە دەڵێ چوو چەند کەشکێک و چەند پەنیر و ئەوانەی کڕی معاملەی کرد جوولەی کرد دەیدێ عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەو ڕۆژەی وەفاتی کرد یەکێک لە دەوڵەمەندە هەرە گەورەکانی شاری مەدینێ بوو دەرێ بە تەوران زێڕیان پارچە دەکرێت مامۆستا دەبچمە دەف مامۆستا فەرمانی تژی گەلمە هاتیە نۆبەوەت دەفان گەل جەماعەتێکی هەمیە وننزل بسم الله الرحمن الرحيم وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين وما يزيد الظالمين ولا يزيد الظالمين إلا خسارة في دنگ تایبەت بوومە بخینە قورآن پیرۆز ویجا دا پشتنگی پرسیارێکی سەروی بابەتیش مامۆستای کە چاوە شیفایە قورآن هەر وێ ئایەتێ پێش و پاش نه پرسیار نینە بەس بخینە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا ما شاء الله بارك الله خواندنەکە هەوسە یعنی پرۆستیشی وەکی مرۆڤ بێژێت بەرەهمات حەلینەت بەس بجان بچینەت نۆف تفسير أفون آيات هذا بلى شوا شفاء ورحمة بو مؤمنين يعني بو إيمان دارا بلى نخوشية جستي يونش هم ما بس فيري أو خمو خفتت مروفي هين بقرآن بيروز إديتينا شورا سر كده طبعا قمان لو يداني قرآن بيروز هركز جيلي الرابقري خوي تعالى خمو خفتكاني دروين توا وقرآن شفاء لبو ضلي إنساني لبو ضلي مروفا كان نمونه كدبوا بين موا شبك ساعات یازدەی شەو بوو لە دەرگایاندا برادێک هات گوتی مامۆستا بەهانامانەوەرە گوتم چییە گوتی مامۆستا خوشکەکەم قەدەمی شکایە یعنی لاقەکانی عارد ناگرێ هەردوو چۆکی شکایە گوتی بە دوو کەسان دەستمان دایتێ و هیناژمانە لای جەنابەت عیلاجی لێ بکە گوتم چییە وەڵا فەحسی کردیا پشکنی نەجی کردیا دکتۆر پێی گوتیە لە زاری دەرچوە سەرەتانتە ئیدی ژیان لە لای وەی نەمایە تەواو ئەوە دەزانی ئێستا ئەو دقەی دەمریتن ما بسم لجوري أو آياتك ما مصطفى ما خين باورك عندك لو آياتم لسخين عندك قرآن لسخين أو إنسانا كوبنا دار وقلت تاني بي آي بدي وقش دبتو يعني تاني تكيد الشيء يعني إنسانك تاني بي آي بدي تاني تكيد الشيء
حەسم کردە و ئینسانە یەکسەر گۆڕانکاری بەسەرداهات و هەندێک دڵنەواییم کرد کە خوای پەروەردگار لەو کەونە هەموو شتێک بەدەستەویە هەر ڕەب العالەمینە شیفای نەخۆش دەدا هەر ڕەب العالەمینە ساغی دەمرێنی و نەخۆشیش دەمرێنی و هەموو شتێک بەدەست خوای پەروەردگارە باوەڕکە بە دوو نەفەرانی نایانە ژۆرێ بەڵام بە پێی خۆی هەستاوە بە پێکەنین و بە قاقاز وە دەرێت ئەو بەرەکەتی قورئانە بە دەیان کەس بە سەدان کەس هێنایەتیان وەڵڵاهی یعنی خەریک بۆ تووشی نەخۆشی نەفسیبی ژیانی لە دەست بدا کە ئاەتەکانی قورئان مەسەخینە هۆرگریەیە حەز دەکەم گەورەی ئەو قورئانەی خوای گەورە شیفایدەیە ئەو قورئانە دەبتە عیلاج و چارەسەرێک لە بۆی کە زۆر مهمە بەڕاستی لایانی ئیمان و ڕوح زۆر مهمە کاتێک کە نەخۆشی ئینسانێک نەخۆشە بێ ئومێدە بەڵام ئاەتی بەسەردا دەخینی ها پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستە لای سعدی کوڕە ئەبی وەقاص کابرایە کە دەوڵەمەندە یەک تاقە کچی هەیە لە سەرە مەرگە دەڵێ یا ڕەسوڵ الله ماڵم زۆر ئەگەر ڕێگەم دەی هەمووی دەکەم بەخێر پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ بێ ئومێد مەبە خۆمانەوە نییە تۆ لە نەخۆشخانەی دەمری یان نەخۆشی یەکسەر کۆتایی بە ژیانت دێ ژیان ئەمەلە خوای گەورە ئەو خەمەی دەڕەوێن تۆ ئەگەر نەخۆشیشی دەڵێ یا ڕەسوڵ الله نیوەی دەکەمێ دەڵێ زۆرە دوایە دەڵێ سەیەکیش دەکەمێ دەڵێ سەیەکی زۆرە ئومێدم وایە بژی خوای گەورە ژیانەکی زۆرت پێ بدە بزانە پێغەمبەر صلی الله علیه و سلم دائما دەچوە لای نەخۆشێک یعنی خەمی دەڕەواندەوە چی دەگوە بۆ نمونە دەیگو ئەسأل الله رب العرش العظیم أن يشفيك خوای گەورە شیفا دە لا بأس طهور هیچ نییە خوای گەورە شیفا دەدا علمیان علەمای علم النەفس دەڵێن قسەی خۆش لەگەر نەخۆشی ئۆتۆماتیکیەن خەلایەکانی بەقووەت دەکە و ڕوحیەتی بەقووەت دەکە و ئینسانە هەز بە باشبوونی خۆی دەکات بەڵام کوردەواری مە نازانین دەستە لای لە بادی دڵی بدات و دەڵێ وەڵا عازی عەمەدی ژەو هەبوو وەفاتی کرد یعنی کابرا هەتێرە ڕاز دیوە ڕوح دەبیتر پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سعدی دەڵێ خەم مەخۆ ڕۆژێک دادێ خوای گەورە شیفا دەدە و زۆریش دەژی سعد چی لێ دێ لە پاش پێغەمبەری صلی الله علیه و سلم ما لە دوای ئیمامی ئەبوبەکر وەفاتی کرد هەرما لە دوای ئیمامی لە زمانی ئیمامی عومەر ئەو کابرا تەمەنێکی زۆری بەڕێ کرد خوای تەعالا 12 کچ و 17 کوڕی دیدایە لە شەڕی شازادیەکان سەرپەرشتی جەیشەشی دەکرد 4000 کەسی لە بندەستی بوو ئیمامی عومەر تەسلیمی کرد بوو خزمەتی ئیسلامی دەکرد موسا عەلەیهی سەلام یەک لە پێغەمبەرە نازدارەکانە قسە لەگەر خوا دەکرد دەڵێ یا ڕەب چێ خەڵک نەخۆش دەکەت خوای گەورە دەڵێ من یا ڕەب چێ شیفای دەدا خوای گەورە دەڵێ من وإذا مرضت فهو يشفين دەڵێ خوای پەروەردگار ئەدی دکتۆرت بۆ چ داناوە خوای پەروەردگار دەڵێ یا موسا ژانە ژیان ئەوەیە تێبگە خەڵک یا موسا بازاری دکتۆر بە نەخۆش خۆش دەکەم و دڵی نەخۆشیش بە دکتۆری خۆش دەکەم ئەگەنا لە حەقیقەتدا بەڕێوەبەری خالق السماوات والأرض ذاتی ئەڵڵایە ئەوانە دیکە هەموو سەبەبێک ئەوانی هەموو سەبەب و مسەبەبە باشە بابەتێکی دیکە ینی مەسەلەی قەناعەت زۆر جاری وایە ئینسان کە قەناعەتی نییە لەبارەی هەر بابەتێکەوە وا دەکات کە هەموو خەمی زیاد بکات ئەگەر قسەیەک لەسەر قەناعەت بکەی وەبزانم دو سێ دقەیەکمان ماوە ینی زۆر جاری وایە ئینسانەکان ینی بە تایبەتی گەنجان لە دەستپێکدا ژوانی ژیانی تیشی خستە سەر گەنجان کە زۆرێک لە خەمیان هەیە وا دەکات کە کەمی قەناعەت یاخود نەبوونی قەناعەت بە بابەتەکە وا دەکات خەم بۆ ئەو بابەتە بخۆیت ئەمە تا چەند ڕێ پێدراوە کەسێک کە قەناعەتی نەبێت وا بکات بگاتە ئەو ڕادەیە کە خەم بەو ڕادە بەرزە بخوات طبعا فرمودشی پێغەمبەرمانەیە صلی الله عليه وسلم فەرمی وەرضە بما قسم الله لك تكن أغنى الناس ئەگە بتەوێت دەوڵەمەندترین کەس بی بە قەناعەت بکە بەو بەشەی خوای گەورە پێداوی وماوەسای بەڕێز ئەمە هەمومان دەوڵەمەندین لەو ژیانەی خوای تەعالە ئەوەندە نیعمەتی لەگەر کردینە هەژار و فەقیر ئەوەی کەمە بە زاهری لێشدا هەمووی دەوڵەمەندی چۆن علەما دەفەرمون دەوڵەمەندی دوو جۆرە دەوڵەمەندی مادیمانەیە دەوڵەمەندی معنەویمانەیە بەخوای ملیارنێرم دیتێ لەو دەوڵەمەند لەو هەولێرەی دەوڵەمەندی زەخمم دیتێ لە لای دانیشتیمە مشکیلەی هەب بۆ گوتی ماوەستا تەمەنا دەکەم بمە قەترە ئاوەک لەو زەویە بسمە ڕاست دەوەڵڵاهی فەقیریشم دیتێ لەژێر خێوەت قیوەتەشی دابووە لە خانیەتی تەجاوزدا بە گوتی مامۆستاوە دەزانم سەرۆکی وڵاتەشی مۆپاشە ئەو شارەیمە کەواتە ئەوەی کە جەنابەت باست کرد زۆر مهمە ئیسا قەناعات کە خەڵک ئەوڕۆ قەناعاتی نەمایە کە کەسی وایە قەناعاتی بەوەی نەخوا ئەو دەموچاوی دایتێ دەستی خەریکی ئەوەیە کەپوی گەورە دەکات کەپوی گسکە دەکاتەوە خەریکی ئەوەیە نازانم ئافرەتە لێ فیل لەریسی کۆتینی تێدەکا خەریکی نازانم هەموو جیەکانی خۆیتی ئەو جەستە خوا پێدای وەڵای کەس دەخوای گەورە جوانتر لە دروست دەکا نییە بۆیە هەمومان ئەگە بمانەوێت لە خەم و خەفەت ڕزگار بین قەناعەت زۆر مهمە و لە هەمووش مهمتر ئەوەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر دڵی تون دەبوو سەری بەرز دەکردەوە بزانە ئەگە هیچ هێزێک نەما هێزی خوای لە هەموو هێزێک بەقووەترا دەیفەرمی سبحان الله العظیم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەیفەرمی هەر کەسێک بری ئەستەغفر الله هەر کەسێک استیغفار بکە خوای تەعالا لە هەموو دەرگا داخراوەکان دەرگای بۆ دەکاتەوە هەموو ناخۆشی خەم و خەفەتەکانی بۆ بەخۆشی دەگۆڕی
و هەروەها چاکەکردن لەگەر دەوروبەرمان بە تایبەت منداڵی یەتیم پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسی وها بوو دەیگوت یا ڕەسوڵ دڵم توندا کارەکانم بۆ جێبەجێ نابی خەفەتم زۆرە دەیفەرمی چاکە لەگەڵ منداڵی بێباوک بکە یان سەڵاوەتدان لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ابن قەیم جەوزی دەفەرمی یەک لە سوودەکانی ئەوەیە خوای رب العالمین لە خەم و خەفەتی دنیا و قیامەتت ئازاد دەکاتن و یەشش لەوانە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فێرمان دەکە دەفەرمێ لە ژیانە دائیمەن کە ئینسان خەم و خەفەتی خەڵکی پێ بڕەوێنێتەوە دەم و چاوەشی وەجه الحەسەنە هەندێک دەم و چاو هەیە دەیبینی خەمەکەت لەبیر دەستەوە هەندێک دەم و چاو هەیە دەبینی جەهەنەمت بەبیر دێتەوە وەلەوانە لەجێری بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ لا تحقرن من المعروف شيئا ولو ان تلقى بوجه طلق دەفەرمێ چاکە بەکەم مەزانن ئەگەر یەک زەردەخەنەش بوو بەرامبەر یەک بکەن کورێ دڵی یەک خۆشکان باوەڕکە قسەشی خۆش سەدەقەیە زەردەخەنەیەک سەدەقەیە ومێدم وایە خوای پەروەردگار ئەو خەم و خەفەتەی لە دڵی ئەو خەڵکەی ئێمەدایە خوای گەورە بۆمان بگۆڕی بەخۆشی لەگەر ئەو بارانە ڕەحمەتە ئینشاءالله لەگەر ئەو شەوە پیرۆزانە خوای تەعالا وەختێمە خلاص ئەوە بژم یانێ دەربازکردنەوە وەختیە بەس کورتین و کە مەسەلەن گەلە جۆرە دەبێژن وەختێ تەخەم هەبن بۆ یەکی بەحەس کە مەسەلەن هەکە ئەس بەحەس نەکەم دڵم دەتەقی ئاخر با لود باس کەم برا مەسەلەن برا بزانم ژن و مێر دەردە دڵ ئەوانەیان هەر کەسێک بیل و کەسێک کیشک باشترە ئەم خەمێت خۆ بێژین بۆ ئێک و دوو یان ژی بتنێ بۆ خودێ بێژین ئەگەر ئەم بێژین ئایا خێر ناگەهتەمە ئەم بتنێ ئەم بۆ خودێت بێژین مەسەلەن خێر دەگەهتەمە خوای گەورە دەفەرمێت دەفەرمێ ئوفەوض ئەمری إلى الله إن الله بصير بالعباد ئینسان کار و ئیشەکان و خەم و خەفەتەکانی خۆی بە رب العالمین بەسپێری لەبەرەوەی خوای پەروەردگار بەخۆی دەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب لما بيني تو خوای پەروەردگار حیچ واسطە وەسیلە و ئەوەشی ناوێتن خوا نزیکە بینەرە رب العالمین داوا لێ دەکەی یەک لە پیاوە ساڵحەکان بوو دەڵێ کابرایشی دیت بە خەم و خەفەتەوە هاتەوە گوتی ها چ بوو وڵای چیمە داوام لە فلانی کردیا کابرایشی وەزعی باشە دەرگای لێ نەکردن و ڕووی نەدامێ گوتی کاکە بڕۆ دەرگای مزگەوت لەسەر پشتەیە داوا لە خوای رب العالمین کە جوابت دەدات و لۆشت جێبەجێ دەکات جا ئێمە مناجات لەگەر خوای خۆمان بکەین و توێژ لەگەر رب العالمین بکەین خەمەکانی خۆمان وەک ئەوەی دەڵێ هەناردەی ئاسمان بکەین لەبەر ئەوەی ئەوەندە بەسە لۆمە فەرمودەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەموو شەوێک خوای گەورە دێتە ئاسمانی ئەو دنیایی کە ئێمە لێمان دیارە سێ نیدا لێ دەدا دەفەرمێ چی هەیە داوای شتێکم لێ بکە بۆی جێبەجێ بکەم چێ داوای لێ خۆش بم لێ بکە لێ خۆش بم چێ هەیە داوای ئەوم لێ بکە بڵێ خوایە لەو شتە بم پارێزە بۆت بکەم یعنی ئەوە حەدی منتەهایە کورە خەمت هەیە مشکیلەت هەیە دڵت ناخۆشە ژنت لەگەرت خراپە یعنی هەر کێشەکەت هەیە لە ژیان دارایی و ئابووریت بڕێک باش نییە کاکە ئەو خاڵقە عەزیمە ئەو کەونەی دانەیە هاوار و هانات لۆ ئاسمان بڕە جار لە یەکێشکە باز دەکەویش فەقیری خەمی هەیە و یەک لەو کێشە گەورانەی کە ئەگەر یەک دقە مەزالە بدەن ئەو مامۆستاگوتی ژنت دەگەرت خراپە دیارە کاکە ئاگاداری یەکتر بن ژن و لەوانەیە ئەو خەم و خەفەتی ناو کۆمەلگای ئێمە دروستکرد دێ ژنی خراپە ژنی خراپ زۆر موسیبەتە ژن ئەگەر ڕێزی پیاوی مەقسەدت هەر ئەوە پیاویش ئەگەر خراپ بوو بە هەمان شت ژن و مێر زۆر مهمە احترام یەک بگرن لەگەر یەک خەم ڕێمەچکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ باشترین ئافرەت ئەو ئافرەتەیە ئەگەر تەمەشای دەموچاوت کرد خەمەکانت بڕەوتەوە الدنيا متاع وخير ومتاع المرة الصالحة پیاوە برادەرێک بوو دەیگوت وەڵڵی تەمەشای دەموچاوی خێزانم دەکەم جەهەنەم بەبێ يا الله خديما فارزة هەمیان فارزة مامۆستام گەلە خۆشحاڵ بین مەجلسات گەلتە تایبەتیژی یعنی ئاەتت قورآن پیرۆز و فەرمودت پێغەمبەر صلی الله علیه و سلم یا گەرمترە یا خۆشترە بەس وەختی مە گەلە کورتە ان شاء الله خودش راضی بێت نونەتەینە باشەوێت گەلمەدانە خودی خێرا بن وێ خوا سەلامەت کەوە موفق سەربەرز بن لەگە مامۆستا ئەندرێنی مامۆستای بەڕێز وای خودش ڕازی بێ گەلە بخێراتی ئەم بچینە سرودێکات تایبەت یعنی چونکی سرودی گەلە جۆرەها مرۆڤی دڵڕەحەتکن چونکی ئەوژی هەم ئاخفتنێت خێرێنە بجا ئەنەزانم بینی خۆتان ڕێککەوتینە چێ پێشکەش دەکەن مامۆستا چۆنی مامۆستا سەحەتت دەشتە چی کاگڕوان بێژە ئیشەڵڵا ئیشەڵڵا شتە چی تایبەت
برينا شفاي دردو برينا خفر مويتي القرآن توي سرواري أمينا توي سرواري أمينا دببتنا مدينة أو شارت شيرينا أم شارت شيرينا تحلم تقايدينا تي قوري مرسلينا تي فخر المرسلين شكاري خوش وحيرانا شرعيني بويا مكافرنا مسلمانا لا يا محمد شرابي عشقي تاخر دم شو دم كافر ببوت خانا ندانا ندانا مذهب من الله نباشاي عشقي سامانا مدينة أوي أوبون أبوكا نخوشي دار ويكسر نخوشي دار ويكسر هروابوني آلو بيت بوني تويا بغفر بوني تويا السروار دبابتنا مدينة أو شارتها شيرينا أو شارتها شيرينا تعيمو تقايدينا تيقوري مرسلينا تيقوري مرسلينا اللهم صل على محمد و ایشالله خودش تراز مگر از را شود ویش دا گوتی ایشالله پیک و بچینه مدینه منور اون ده هبره دتسين دتسين هو قلت منو نام قلت انا تو رئيس قافله شو هم ایشالله طب ما قال ما مستعمل طائف يقول بيجوا هم وبزام هرداين وهرلي هذا نقصد مقام هذا باش الله قد السرازي باكيجك من هي سبارت بو افرتاني ك چی نبی جان لاف مزگفتا بس گل کی بجاره بحث کی بکین او افرتاني ك نوێژی دەچن بۆ نوێژی تەراویح لەنا مزگەوتەکانی کوردستان هەمیشە شوێنێکی تایبەت بۆ زیکر و نوێژی ئافرەتان دروستکراوە تاوەکو خانمانیش لەنێو مزگەوتەکان مەراسیمە ئاینەکان ئەنجام بدەن
لە دەڕۆژی کۆتایی مانجە ڕەمەزانیش خانمان زیاتر ختمی قورئان و تەسبیحات و لە ناو مزگەوتەکان ئەو عیبادەتانی کە دەکرێت لە دەشەوی کۆتایی مانجە ڕەمەزانی پیرۆزدا بەڵێ خانمانیش لە نێو مزگەوتەکان دەیکەن کە شوێنی تایبەتیان بۆ دابین کراوە و خانمان لەوێن دەمینێنەوە هاوکارمان دالیا پاکێجێکی سەبارەت بەمە ئامادە کردەوە بە یەکەوە دەبینی. الله أكبر یادکردنەوەی خۆی گەورە لە هەر شوێنێک و لە هەر کاتێکا بێت هەموو کاتێک ئارام بەخشە بۆ دڵەکان بەڵام کاتێک کە ییتە شوێنێکی ئاوا کاتێک لە مزگەوتی گەورە کە شوێنێکی جوانە لە ناو شاری سلێمانیە ییتە شوێنێکی ئێرە وەکو ئێرە شوێنی ئافرەتی لێیە ئەوە جێگەی دڵخۆشیە ئەوە جێگەی دڵخۆشیە لەبەرەوەی هەستێکی زۆر خۆش پێە بەخشێ تۆ لە ناوماڵی خوایە زیکرێکی یادی خواکەی زیاتر نزیکە بێ لە خوای گەورە شتێکی زۆر جوانە بەڕاستی زۆر پێی مرتاحم و زۆر پێی دڵخۆشم و ئێمە ئەبێ هەوڵبین نەک لە مانگی ڕەمەزانە لە هەموو کاتەکانی ترا خوای گەورەمان لەبیر بێ هەموو کاتە یادی خوای گەورە بکەین. لەناو مزگەوتەکانە زیاتر نوێژ قورئان خوێندن بە تایبەتی نوێژەکانی تەراویح و لەیلەتول قەدر کە لەناو مزگەوتە خێری زۆر زیاترە لەناو ماڵی خۆشدا بیکەیت هەر خێری خۆی هەیە بەڵام ئەگەر بچیت بە جەماعەت بیکەیت لەناو کۆمەڵا بی لەناو ماڵی خۆی گەورەیە بیت ئەوە خێرەکەی باشترە و لە مانگی ڕەمەزانە زیاتر قورئان خوێندن زیکرکردن ینی چۆنەڵی نوێژە تەراویح و لەیلەتول قەدر ئەوانە زۆر شتێکی باشە. زیاتر لەم شەوەی ئاخیری مانگی ڕەمەزانی پیرۆزە زیاتر نوێژەکانی لەیلەتول قەدر من بەی شێوەیەک ئیهمالی ناکەم لە ماڵەوە بێت یاخود بتوانم بچم بۆ مزگەوت لە هەر کامێکیان بێ هەر دەشەوەکە نوێژی لەیلەتول قەدر. لا إله إلا الله لا إله إلا الله الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله 66,000 کەڕە سڵاوات بێ بە دیاری پاکی پێغەمبەری نازار صلی الله علیه مانگی ڕەمەزانە هات و پێنجشەممە و جومعە هات و هەموو ژنان کۆ ئەبوینەوە و بەسەری داپۆشراوە و بە زیکرەوە و بە تەلیلەوە و بە لا إله إلا الله و بە ئەستەغفیرالله و هاتین بۆ کاکەحمەی شێخ و شێخ معرف بۆ لاینەوەکانی کاکەحمەی شێخ و شێخ معروف زکرمانە کرد و لا إله إلا الله مانە کرد و تەسبیحاتمانە کرد و لێ ئەپاڕاینەوە کە خوا لامانە لە بەڵای خراپ لە فیتنەی ئاخر زەمان لە شتی ناشیرین تۆبە و ئەستەغفر الله تۆبە و ئەستەغفر الله لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله تر هاتووی لێرە زکرمان کردووە و شەوی وا بۆ شەو نیوژمان لێرە کردووە و شەوی وا بۆ تەراویحمان لێرە کردووە هەن لەم ژوورە بۆیان کردوین ئیتر هەموومان هاتوین بە زلی کوردی هاتوون لەگەڵ نەتکمان هاتوون لەگەڵ پیاوەکەم هاتووم ئەرە وەڵڵا ئیسترشە لەگەڵ پیاوەکەمە هاتووم. وإن خودش شفکار من داریای جرازی. آمین. خود خیلی هم بیستوید. چون مزگفتی آنجیل مال ترای حد کن جا او رأی جدا او ناف بین او ناو مال دونا دا کال کیری بکن او بخوب رأی کبا. ای تو. مهم عبادت بتکرد. تو هر ونده. یا.
قسە لەسەر پرسێک دەکەین بابەتی شێوازەکانی خوێندنەوەی قورئان و مقامات و چۆنێتی خوێندنەوەی و کۆمەڵێک شت ئەویش لەگەڵ بەڕێز مامۆستا فەرماشوانی دوبارە بەخێر بێت یعنی ئەنی هەزار جار بەخێر بێت. قوربانتان ئوستاز خزمەتکارم. مامۆستا سید جەلالیش ئەوە سەنگەری گواستەوە لەو لای لەبۆ ئەو لای. سەلامەت بنیاڕ. پێکەوەی دیگفتوگویەکی خۆش لەسەرەوە پرسە إن شاء دەکەین. الله. مامۆستا ینی شێوازی خوێندنەوەی قورئان وەکوی کە دیاری کراوە شێوازەکانی چەند جۆرە چۆنە دەمەوێت خۆت ینی بەوردی باسێک لەسەر ئەمە بکەیتەوە. بەڵێ قوربان. بەخۆی خوێندنەوەی قورئانمان ئەمە سێ جۆرە. تحقیقمان هەیە، حەدرمان هەیە، تەدویرمان هەیە. ئەو سێ شێوازەمان هەیە. تەدویر ئەو شێوازەیە کە عادەتەن لە پێشنوێژی دەخوێندرێ و قوڕە زیاتر بە شێوازە خەلیجەکە بەناوبانگە. تحقیقیش ئەو شێوازانێک وەکو جەنابی مامۆستا سەید جەلال ئینشاءالله ئەگەر کە لە بەرنامە جێمان لێبی قیرائی میسری و عێراقی سلۆ لە شێوازێکی خاوی هەیە و حەدرمان هەیە قیرائی سەریعە. باشە مثلا حەدر لەو شێوازانەی پێشنوێژی هەیتمان ئەوەکو با بڵێن سلۆمان هەیە سپیدەشی سەریعمان هەیە و هەروەها میدیەمیشمان هەیە. حەدرەکە الحەمد لله رب العالمین یعنی ئەو بابەتانەیە. ئێستا ئەوەی یەکەم گوتت چی بوو؟ ئەوەی گوتت حەدر بۆ تەدویر. حاسکەمە هەر قسەکەت بژی نمونە بێت. ینی هەر بابەتێکت باس کرد بۆی بەرچاوڕوونی زیاتر هەبێت. حەدر ئەگەر لە حەدر دەست پێکەین قیراءەتی سەریعە مەسەلەن هەندێک لە قورئان خوێنان پێی دەخوێنن زیاتر لە بۆ ئەو کاتانەیە کە مرۆڤ دەیەوێت گوێ لە ختمێک ڕابگری مەسەلەن زۆرترین ئەجری بەدەست بگە زوو ختمەکە تەواو خێرا بێت. بەڵێ مثلا بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. أو شوازي حضرة أو حضر تدويرمان هي أواني كوكو سعد الغامدي أو قراء بريزانة يعني أواني بو بيشنويجي قلت أواني بيشنويجي احتياجي باش جیاوازەکەی چی ینی بۆچی پێشنوێژی ینی ئەوە جیاکراوەتەوە کە بەم شێوازە دەخوێندرێتەوە لە پێشنوێژیش هەیتمان ینی هەر سێ شێواز ئەتو دەتوانین لە پێشنوێژی پێی بخوێنی بەڵام بەتایبەت شێوازی حەدر و تەدویرەکە لەبەرەوەی خێران ئەو دووە خێران لە بۆ پێشنوێژ زیاتر دەبی ئەگەر نه ئەمە هەیتمان لە پێشنوێژیش مەسەلەن بە تەحقیق دەخوێنی. جیاوازی حەدر و تەدویرەکە چییە لە بەس لە سپیدەکەیتی بەس لە سورعی مەسەلەن ئێستا ئەو بۆ سورعەتە خوێندم هەر بە هەمان مەقام بە هەمان مەقامی ڕاست مەسەلەن ئەگەر بێت و ئەمە تەدویر بخوێنین الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين أو شيء هذا كي يعني خيراتر لا حضر تحقيقكش وكو زنابي ما مثلا الدخيني أو أنا عراقي أقرب بعراقي بخيني مثلا الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين حتى آمين أو مقامي عراقي أو عراقي بالله دي مصري هي وإيراني هي الحمد لله رب العالمين أو شو لازم ما مستعزات النامي زور تدخلكم أو يصير خيدتين لا مصري كم دخلنا بلام تحقيق قراءة بابلين أو قراءة لسرخوية كمصري بيد خوين عراقي بيد خوين زياتر دولة من دب مقامات أدي إيرانيش من هي بلام إيراني أجر زور مقيد نبي لذتي زورة طبعا إيراني زوريش بلام لا زانستي تجويد زور العدد نمونش بسيط بالضبط قرآن باللحن عربي زيادة بخيمري زانان وادلين زور بلام أو زاناني بواري تجويد يعني هو كاركيتي حديث إلى سيرة القرآن باللحن عربي بخيمري استام نمونش بسيط قرأ القرآن باللحون العرب نمونش بسيط اللي سأله ولودين بزانا موضوع زايزي ونازايزي شباب زانين أو كزايزني يعني وكو تعليمي بازدك مثلا أعوذ بالله من الشيطان الرجيم
او هاني والله رنقة زايزنا فيها يعني هذا بالتوقع يعني او معقوله اعوذ بالله من الشيطان الرجيم وهالي كمان باش هاد بوشي هيك يعني معقول تربخوينا مثلا أعوذ بالله من الشيطان الرجيم أسبيك مو عراقي بي يعني أو تقريبا ما بيدلين إيراني بسم الله الرحمن الرحيم بخوينا إيش مشكلة دنيا بزنك بسم الله الرحمن الرحيم نبوة أو ألف زانت سيدي نمط يقرأ القرآن لا ده يعني رحمن نبي بخوي أصلي رحمن الرحيم دريش كردنوي بيتا كانوا لماناي آتكاني قرآن دقرأت هيك شيء زور أوي بي خوش ما خلك زور وكو دان خوشك بي خوش وكو دان خوشك بي خوش بلان براستي زور زمي أو بابا تكرار للاين علماء زور زم يعني خطر براست ما مسافر من قراءات هذا مثلا ها قال جور أنظن كا أو كان قراءات هنا نظن قراءة 10 هي بخوي قراءات 10 يعني هم أبخذ ده صغرى هي بلى ده بخوي هتا شوار ده قراءة رجع بيدراوا طبعا من إجازمني يعني مجازني من لو بابا تلو يحزناكم لسر بابا تقصبكم وأهلي مختص صيب اللي كان باشترى أو كأما بيستثمر مثلا يعني أو كعادة أيام مانان لمزجوت كاملة بيجنجي بيد خوينين خاصة لكردستاني خومن مثلا الرواية حفص إما حفص عن عاصم لو نمونا أو كما بيد خيني أو زيادة بيد خوين أو كورش عن نافع هي مثلا ابن كثير هي زور ايدي انا نظام كيش وانا اول بدا ايه بلا موسى او كيش ولا الاخره خير لك من الاولى اولى او زود يعني اجريها مجريها او دبي مثلا وقالت هيت لك هيت لك هيت لك هيت لك وامراتي ما شاء الله دبي مش جائزه قراءه دبي زنابد مثلا تشبيه نبوك زمان السوراني بادين اول شيء هم يجمعنا شو بس ما نكل هذا فرق فون شي وزد ها شي وزك تهيبتها بتكون شي وزي اصلي اهميه لير هاتين حفص عن عاصمه او روايه جدا عن عاصمه ابي جدا نمونه كيبو ما بيني هريه كتان نمونيك مثلا بخونن لا او بس جواز بيقالوا وهم يعني وكو قراءه ما مستعمل لا مثلا جمالين ابو بكم ما مستعمل حفص دخينه لا حفص عن عاصمي دخينيتو بلى اخرنا يعني اشتغل بك جمالين ابو بيت جمال والله امن نالم امن ناور مخول قراءتك كم بدن براسك تدوري اجازه منيه بس اخليره مثلا بعد اشتكى بزورني اگر اجازه ثانيه مثلا اجازه وكو اجازه علميه ما مستخين ديتي ما اجازه ما نبري بس حفص ما اجازه ما مستشار ذات بدك زاني دزاني وكو جمال باش اگر وكو زانين برسيار اللي بكيش تيجي او بخوني ود اسايا بلا ايتو هر اول لشوني خود هر لشوني خوي بخوني ونيا التعليم بلا شوين اخوي بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضي الله ما شاء الله هر اواج بخنه ولا سر قراءي حفص بوي فرقك ديار به والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى الله بارك الله الله ما شاء الله ما شاء الله ما شاء الله جاوزك أزيدك هيا ما مسافر من
وكي ويشافيجي ما بنمونه إلهي مثلا بله أوقاتك كبحثي جهنم ينجي عذاب ينجي نخوشي بكت فيت شيء وزي طيبة بيت أخوان بابتي مقامات أو قربان أوقاتك إيش بحثي خوشي وبحثته أنا بكت بيت خوشي بيت أخوان أكيد نمونه طيبات سر هردو كابينة مثلا وقتی بحثی نخوشی یانجی جهنم و اگری کویش لا همید پاراستی بن توی شوازی طیبت و بحثا خوشی و بحشت و نعمت طريق بشوازي خوي باش مقام كشبير مقام حزين هي لون منا اوش باس ما كرت مقامي الصبا مان هي مقامي الصبا تقريبا حزين ترين مقام على مقام الرئيسية كان يعني ان شاء الله يستدين السري مقامي الصبا تقريبا حزين ترين مقام على مقام الرئيسية كان لون منا اگر ما وكو اوش لون منا باسي روح جشانه باسي مرقه يعني اشتش آسانية شكل زحمة ناخوشة في المصيبات يعني بلى أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد أو باسي مردنا هر لهما لا برا دين أخواري باسي بهش دكا لا سوري قاف لا بري دوام يا الله لا برا بينصتو نوزدي والله أعلم مثلا لازم بقى لما تشي خوش فينا مثلا يعني عزم بالضبط بسم الله الرحمن الرحيم أتوجب تلاوة إن شاء الله بلى وأزلفت الجنة للمتقين غير بعيد هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام ذلك يوم الخلود لهم ما يشاءون فيها ولدينا مزيد خوش روجك بيمان دقتري ادخلوها بسلام ان شاء الله ان شاء الله بجا افيد دنگ خوش هري وكي هاتي بحث كرن دي قرآن تاخذ دوما هيك ان شاء الله خدي ما بجين تاي مرتبه ان شاء الله خدي تعالى عز بجن بجا جل جلاله او دخينه ان شاء الله خدي ما بجين تاويري اللهم امين بجا وقد ما مصطب ترتيب خينه ما مصطب تلاوه تلاوه هذا صبا وتارجا هو بالله صبا عجم تارجا كل ما النبي بسم الله الرحمن الرحيم وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت سكرة الموت بالحق
عزم طبعا توني زين دي. وإذ قال الله يا عيسى ابن مريم اللهم ربنا أنزل علينا مائدة من السماء تكون لنا عيدا مائدة من السماء تكون لنا عيدا لأولنا وآخرنا وآية منك وارزقنا وأنت خير الرازقين. الله أكبر الله أكبر. أوا سورة الرحمن بيتخوندم دوشي وازم از بشتين جبيز ما بستم لوا يا مقامي نكاس سورة الرحمن أمين نزيك أما ده بكينا جيش سورة الرحمن عادة نص روج الججن روج الججن تدخل درس بيده هي الججن ما مستقبل قراءة عراقي بخينت تدب تشخيني كيف مش هو كاك محمد ضلي بس سعد الغامدي وشي قوي بخينته سورة الرحمن نو بين وهردك بس تكبير وهو بامشتك بلهم لسر إيشكي خوم طبعا سورة كهف دخيني كأوقات تفسيري آسان تومارك صار 2009 بو لسورة الرحمن وستاين ألوه وكوب شوك إسراحتك أمن سفرك مكرت دعاك هات مو سورة الرحمن يعني بحكمه كدقتري إنسان كدتسينا بهاشت نازم أو فرموديتها سنت يعني صحيحة يعني ضعيف وأوانية بلام فرمودك زور زاروات دقتريت يعني أجر ضعيف يجبيت بلام هندك أو هيك بشراسي دكاتو بارحال دسروي كخواي جورا لبهاشت بدنجي خوي سورة الرحمن دخوانيته وكو يعني دياريك وكو شتيك يعني كخواي جورا دنجي خوا يعني سير نازاني بسونا منش وكو خوشويستيكم يعني بو سورة بدياواز لهمو خواننا وكان ديكم لهمو او بابلن شوازي خواننا وكم لتفسير كرنكا هولم دا جیاوازێکی هەبێت دوای ئەوەی کە تەزیلمان کرد جیاواز بوو طبعا لە هەموو ئەوانەی دیکە بە شێوازێکی کە بەڵام بەداخەوە لە کاتی ینی ڕیکۆردکردن ئەوانە کە چەند سوورەتێکی پاشەوە بوو سڕایەوە کە سڕایەوە ئەمنەوە ئیحساسم نەمایەوە کە بمێوە جارێککە ئەوە بکەمەوە وەکوانی دیکە پێدا ڕۆیشتم جا بەخۆم لە بەرنامەم هەیە بەتایبەت ئینشاءالله فرسەتێک هەبێت ئەو سەر لە نوێ بەتەنیا سوورەتی ڕەحمان مەڵێ چەند ساڵ 2009 باز دەکیبرا ئەوە 22 ئاخر ئەوە ڕۆی ئێستا ئەوە بۆ دافعک لەبەوەی کە ئەمە لە پشتی عايز بكم انا تبك مثل مقام رئيسي هي مقام كان خوش او تو برسيدي او برسي ما اتشعر زاتري دي ليه ما برسبا والله قربان مقام رئيسي علماء عرب لبواري مقامات بحوت مقام ناويان هنا صنع بسحر صنع بسحر صاد صباء نون نهاوند عين عجم بسحر باء بيات سين سيجا حاء حجاز راء رست أو حف مقام الرئيسي من هي باقي أويديك أو لحجاز كارمان هي ولبيات دشت مان هي وديوان مان هي يعني زور مقام كان يكزار زور لسيجا مثلا زناي ما مستا باش دزاني هزام مان هي أو شار مان هي زور من الحاصل نكا أو ما قوتي سورة الرحمن مثلا ما مستقرا عراقي دخينه تو تكبير ابدا باش تيجي كوتو دي بشنا وخيني بلا ما مست تكبير ابدا انا زمان بس كرد بدي باش هردو كاب بس ما مستبا بخيني وتكبير امن سوره مادام داوي سعد الغامديان كدي مشهورتين سورتي سوره كهف سوره كهف سوره الرحمن بخوني تكبيرك اقوش خوتان لي ما بنا تكبير او دخيته
تكبيرة كمان لقل ليدن ما وصلين درنجي أي مايكا كيدي كشمين برا يغني بصعبي أحمد برا تماي كيف بري خدش ترازي جان درني ساعة لا نفس ساعة تسمع لا أو بتمام أو بري صندق بكاك محمد سار دقة سورة الرحمن سار دقة بتكبيرة ها أتود أما ليرة شردنيا هموي بي هموي تصدق البيدة تسيقر هموي تو أما تأخير هاتينا وهتا خمار حازر زور هموينا تسن آياتك تو تسن آياتك حاضرة تو بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجن من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا
خدي خير وابن بس يا رب خدا لتان راضي بي يلا ده هم وقتك هذا خلاص بيججن زي ما تسبوا سعد ما تشكليت نينن سعد الغامدي قريتك هذا كيف سر جماعتي بلافكين تفسير تو ما مصندرين تفسير هذا كيف خبراء بس دوايقلينك ولا دنگم بيكسو هاو چی خوی؟ از مادام باز دکتر چون کتیک چون. ايه هرجل ايه هرجل له جوهي بخو. بسم الله الرحمن الرحيم أقوله سفري. هو تو القرآن يشلا خدي ما بيجي تعيد شيء القرآن رمضان تزو بلا شيء كذا أنا يعني ما مستجان. هو كلامي إخوة أخو قصيمني ما مستونيا. الحمد لله. نكا تو. أو كوديكي بخو كوديكو بيفوزي. أما فقط. براي مني مشغولة التفسير قرار بو على اساس سورتي كاف ها تفسيرك بخوين وبلان بتنيا بخوينو خوش كاك مريوان جان دوای ددمي بتنيا بخوينو خوش يعني بوي تو دنجي سعد الغامدي بحشر هاوكاران جو باس لكن سعد الغامدي الشيخ دانش قربان يا الله او لبرت من اخر مزار بسم الله الرحمن الرحيم اجي كيفكم كيف تو مقلك كل السفر يعتياديا تمام يلا نكا شيخ سعد الغامدي طبعا من لبدايات القرآن خويندن ناوي عنده هنا مزور يعني بشرتك اسلام تساوم قبات كم وتشوي بي تو من الظن ما مسافر ما اگر زور پیش نتو خود او ما يعني خود متاسف ما ادري مو كان ما بيدس بالضبط دست خرج يلا أعوذ بالله من الشيطان بارك الله ما شاء الله والله كاكا فرمان الغامدي فرمان الغامدي فوز قال قلبي بلام قلت مو بي زيادة تركيزك للسنوي بي جس فعلا غامدي خوشه زور هر اوج بو يعني زور مقام الصبا للعلم بزانا هو غريب مقام الصبا زور غريب شوازي دابش كردني آيات كانوا اوانش يعني لبرأو بوكا لبركارك خمان يعني أو تفسيري آسانك سعد الغامدي مان هالبجارت يعني شوازكي ترتيبي زور زي لو قرآن خويناني طبعا هاللي العلم زور بي مقام كاني بكار هنا يعني عجم الرست سيغا حجازك شي زور تايبته دتواني عزمك بدن بوكو سعد الغامدي بخويني بل داي باش بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين
اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. ما شاء الله. زحمة ترين خوندن بو تكيش كاب زحمة ترين اللي همويان قرصتر مصري. هذا الدواب كم يعني لكنه من آسان ترى. لكن آسان ترى والله أتو ها خود حاضر كلودوعي أمن بس يقرون كرنا بدم أي. خوزقة يعني بعام إيش كان منواب مثلا كشتك يعني هزدا كم إيشي من يخوم لنا ده يعني نقوتو خبيزناك تقول لهم أوج ملواني بكي أوي موضوع أجل نق معناه بقوتي وبيتواناي أونيا بلام عندك شتى قدرة ما مستخوا داينا معلومة جنابي ما مستاء مصري توني استقرار معناها جواب معناها جواب معناها خانية السيقات تو مرز بيبسيسهم قال لقات يكم باكد بكي خناكري أبن لتوني استقرار أو قريبا بس جواب بلام مصري أجد جوابي لقلنا بو لزدنا هذا أمنيش تندي بس بكون دنق من رختر دبي أو قراءة زيادة لهم أو جواب نعم أستاذ سعيد يعني دموية برسيارك يعني زور فرصتك شي باشا قال لا توي بكم أواني كنفس يان دريجة يعني أو تواو هر نفس دريجة كي يان تكنيكك هي لناو أو نفس دريجية توزق نفس زور بقرنا وهي تكنيكك هي أوها يعني دبي نفس الدريج بي يعني دبي بيشتر كدس بيدا كي نفسي خزن كي يعني هو خزن دبي ناوسين باش عطلاتي تيك ديما بس هند زاري فني شيء دزيني شيء لنفس سريع بو لهندك دزين هي أول شو أنا ديارني يعني أخص منك هو فني بيدرين يعني سالم ما السر اللي براعة تدتي أو كشفنا كم كشفنا كم ده والله باخذ كشفي كباشترا كشكت سي مثلا شدية على السكوني أنا كدي هسبيناك ياتو مثلا وال ولا مثلا بسم الله الرحمن الرحمن مثلا والسكون والرحمن مالك يوم الدين مالك يوم الدين إياك نعبد مالك يوم الدين أوها يلا في قراءة طيبات مبا مصري مبا قاهرة أم جامع الأزهر بيكين كودلي تفسيرك بيكو أمنتو بخين إذا زلزلت الأرض زلزالها يا الله تواو حاضر ما مصطفى يعني حاضر كاك عبد الله ما مصطفى حاضر جماعتيش نوبة خد اللي بينا هذا يك عادي قام بيكو يك عاد والله أخذ كان مصري بيكو بخوش تسن آيات دتو بخيني وين تسال بين احتياج دو وشون تنو خوتهم وبكاتو باش برام لقرتو وش دبي بس بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندە و میهرەبان بناویەوە خدایی کانگای ڕەحمەت و سۆز و بەزەیە إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها کاتێک زەوی دەهێنرێتە لەرزە و بوومە لەرزە زۆر بەهێزەکەی بۆ پێشهات هەرچی لە زەویدا هەبوو لە مادە سەنگینەکانی ناوی دەری پەڕاند و هێنایە دەرەوە ئەو کاتە ئادەمی زادیش دەڵێت ئەوە چیەتی بۆ وای لێ هات ئیماندار هەست دەکات کۆتایی دنیایە و بەرپابوونی ڕۆژی قیامەتە بێ ئیمانیش سەری لێ دەشەوێت و نازانێت بەرەو کوێ ڕابکات لەو ڕۆژەدا زەوی هەواڵەکانی خۆی دەجێڕێتەوە بەهۆی ئەوەی کە پەروەردگارت ڕایگەیاندووە ئەی ئینسان فەرمانی بۆ دەرکردووە کاتی کۆتایی هاتنیەتی يومئذ
چی دەستا دەستا بەرەو گۆڕەپانی لێپرسینەوە دەردەچن بە پەرش و بڵاوی تا کار و کردەوەکانیان ببیننەوە. فمن يعمل مثقال ذرة خيرا يره. جا ئەوەی بەقەدەر دەنجی سەنجی گەردیلەیەک خێر و چاکەی ئەنجام دابێت دەیبینێتەوە. ومن يعمل مثقال ذرة شرا يره. ئەوەشی کە بەقەدەر سەنجی گەردیلەیەک شەڕ و خراپەی هەبێت دەیبینێتەوە. ئەمنیش لەگەڵ تو بەزمی نووزمم کرد. ئیشڵۆ خودش هەر دەکڕ والله هەتا سبێها دانیشی ئەی والله ئەی لەزەت دەکەی لەزەت هەمووتان مەشغوڵن ئەوەی زارش باسم کرد ئەوەی لە هەموویان زیاتر قازانجی کردی ئەمن جێ لێ ڕابگرێ تووشی تەفسیری نعمەتی بادینیت بکەن باش دەنگێمەگەلێکی تایبەتە بێتە تەفسیری بکەم هەیەەوە هەیە تەفسیر زۆر خۆش گەلێکی تایبەت مامۆستا تەحسین دووسکی و مامۆستا ئیسماعیل سگێری سڵاوت مێت هەزار ڕەحمەتی لێبێ هاوڕێ و هاوکارمان هونەر مزوری قرار بوو کە بە کرمانجی بیکەیت بەڵام ئیدی ئەوە تەمە ڕێگەی پێنەدات ئینشاءڵڵە جێگەی باشتر الله تعالى ئینشاءڵڵە خوددا بۆشی حساب دەکات ئەو کارێ. مەگەلێک قورئان بەحث کرد و مەگەلە خۆن طبعا دەنگی هەردوو مامۆستا بوو سرود دۆژی گەلە تایبەتە ئیشڵۆ گوناه نەبێت ئەمش قورئانێ دیرکەوین بەس بۆ سرودێک بێتە پێشکەشکردن یان سرود بهێنین بۆ دومایەکیان چ لێ بکەین تەمام ئەوژی درستە ئەم بەردەوام بکەین بەزێ دومایەکی مینە دوعایەک چکە ئەفشەوە گەلە دوعای قونوتێک مامۆستا نظام جا کۆدە هەردوو پیوان مامۆستا فەرمۆمتنێت دوعایەکەوت ئینشاءالله بەست ساو ئەوە دوو ئاخری وەنیە باش چەند دەقەمایە ئێستا سرود برن آخر دوعایەکە چەند ئەی باشە باش چەند آخری دوو دەقەمانێتوە لە بۆ دوعایەکە هەر سەر قورئان خواندنیان بەردەوام بین بەس قیرەئە شامی گەلە جار ئەوژی یانێ ئەوی تایبەتمەندیە خۆ هەیە نزانم کە کیش وەزیرەتر شارەزاد سووری ینی ئەوە نیە سووری حەلەبەوە ئەوە مەدیحە زیاتر تەواشی بەڵێ يعني نت ناف قرآن نا قرآن لا بس مقام حلبه السوري دخيني عبد القادر المزاري ونشيد كان عندنا في عبد القادر بس شوازيان ما وصل شوازي التكنيشيان اما لعلمي موسيقاش تكي بيدلين ما وصل روان لو انا باش البزاني وداشم نشان فقير استابو داوري ودنكم بيدلين تريل یەکەشی دیکەش پێی دەڵێن فیبراتۆ بالضبط بالضبط ئەوجا زیاتر سووری مەراقیان ئەو ترێلێ مەسەلەن لۆ نمونە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين أو لرزينا أو بلى فيبراتور مثلا تريلا يعني سريعة أو أزب بعام أواني سوري أو بابتانا سوري لبناني يعني أو بابتانا بلام إما معنا حسب لنا تكنيشي مثلا فيبراتور زيادة الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين عاطفية زيادة يعني أو عندها فرق القراءة مثلا تركيا حزين الزحفة الحمد لله رب العالمين الرحمن الرحيم حزين لو اشتغل أجر بلين قنوتك بتركي بخواني دبي بله أجر بلين قنوتك دعاء قنوتك بتركي أو تركيا بخواني دبي ذكري بس خليت خوشتر لو قنوت خليت
خاطر هو أنا شافك ما شاء الله قالت هاي آخری بدي دعای حاضر کن. بنا هر تەواو سرودك نبيجن سرود کاتمان ما لە لا بۆ ما سرودی وقت نما هر ما والله تني ما كاتوان وقت نما. دعاء آه. ما پاشی و 25 جی هاتا پیش چند کشیدن دقیقه صبحی بوی؟ 26 هم دیدی ساین خدمت و ایش الله خدا نویجو دو دقیقه؟ طاعت همی بسرمان قبیل بکرد 2 دقة معايا دعاء ما جيب كن 1 دقة باش بو دعاء السلام عليكم أخوة حافظ اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا واصرف عنا برحمتك شر ما قضيت إنك تقضي بالحق ولا يقضى عليك إنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت لك الحمد على ما قضيت ولك الشكر على ما أنعمت به وأوليت نستغفرك اللهم من جميع الذنوب والخطايا ونتوب إليك ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا يا مولانا إنك أنت التواب الرحيم وصل اللهم على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين.